پەیام سەردانی یەکێک لە بەرکەوتوانی چەکی کیمیاوی هەڵەبجە دەکات لە تەندروستی و برینداری چەکی کیمیاوی دەپرسێت کە ژیانی ئاوێتە بووە لەگەڵ ئازارێکی نەبڕاوەدا. هاوکار سابیر بەپێی راپۆرتە پزیشکیەکان لە سەدا 75 سیەکانی لەدەستداوە و تەنها چارەسەریش گۆڕینی سیەکانیەتی. ئەو چارەسەرانەشی بەکاری دێنێت تەنها بۆ ڕێگریە لە تەشەنانەکردنی زیاتری نەخۆشیەکەی. ئەم بریندارەی چەکی کیمیاوی لەگەڵ حەبوو ئۆکسجینی دەستکرد ژیان بەڕێ دەکات. ڕێژەی سیەکانی من لەوە پێش لە سا 65 بووی ساگەیشتر لە سا 65 ئەوەش بەهۆی لە سا 75 ئەوەش بەهۆی کە هەم لیان نەپرسیونەتەوە و ئاوڕیان لێ نەداینێتەوە و من وەکو خۆم وەک بەرکەوتوویەک نامەوێت تەنها بۆ خۆم بگەن، ئەمەیە بۆ سەرجەم بەرکەوتوان بێجیاوازی ئیشیان بۆ بکرێت، چونکە هەر من نیم لەم شارە 27 نەفەری تریش هەر وەکو من حاڵیان لە حاڵ و زەرانیان لە بارێکی خراپایەوە تەندروستیان جێگیر نییە. زۆربەی کاتەکان ژیانم لەگەڵ ئەم ئۆکسجینایە، ئەوش بە ئەم ئۆکسجینی ڕەبتە بە کارەبای بەردەوامەوە. ئەگەر کارەبای بەردەوام نەوێت تۆ ناتوانانی ژیان بۆیتە سەر. هەمیشە وەردەم لە حاڵ وەزایەکی وایە کە بڵێ شەو تا بەیانی ناتوانم ڕۆژکەمەوە ئەگەر ئەم کارەبا و ئەم ئۆکسجینی نەوێت. هیوادارم حکوومەت ئاوڕێکی جدی بداتەوە و ئەم مانگی دووە لە مانگی دووی پارەواڵێن ئەتانوێنی دەر ئەم جارێش وەکو ئەو جارانی پێشوو نەکرێ و بە زووترین کات ئەم 53 نەفەرە کە نایان دەرچوە بە زووترین کات بنێنە دەرەوە و ئەمەش ئاخر وەجبە نەوێت. ئەوانەی تریش کە هاوشێوەی ئەمن ئەوانیش سوودمەند بن و بنێرنە دەرەوە وەجبە. ماوەی چەندین ساڵە حکوومەت ڕەوانەکردنی بەرکەوتوانی چەکی کیمیاوی بۆ دەروی وڵات ڕاگرتووە. لە بڕیارێکی نوێدا حکوومەت 53 بەرکەوتەی چەکی کیمیاوی ڕەوانەی وڵاتی ئێران دەکات بۆ چارەسەرکردن. بەڵام سەرۆکی کۆمەڵەی قوربانیانی کیمیاباران دەڵێت پێویستە حکوومەت بودجەیەکی تایبەت تەرخان بکات بۆ بەسی چارەسەرکردنی بەرکەوتوان و ڕەوانەکردنیان بۆ دەروی وڵات. ئەو ڕێژەکەمە ئەو 53 کەسە ناتوانێت کۆی ئازاری بریندارەکان چارەسەر بکە، بەڵام ئومێدێکە بۆ ئەوەی کە ئەم پرۆسەیە بەردەوام بێ و ئێمە ئەوەی کە جێگەی خۆشحاڵیە نوێنەری وەزارەتی دارایی لەو لیژنەی کە بڕیارە لەگەڵ بریندارەکان بڕۆن دا هەیە بۆ ئەو نوێنەری وەزارەتی دارایی لەگەڵ ئەو لیژنەی کە ئەڕوات خەمڵاندنێ بکە بۆ ئەوەی لەمە دوا بودجەیەکی تایبەت لەبەردەست وەزارەتی تەندروستی بێ بەپێی پێداویستی خۆیان سەرفی بکەن. بەپێی ئامارەکان لە هەڵەبجە 972 بەرکەوتە بە چەکی کیمیاوی تۆمار کراوە و تەندروستی بەشێکیان ڕۆژانە بەرەوخراپی دەچێت. بەرکەوتوانی چەکی کیمیاوی ژنیگەرانن حکوومەت ئاوڕێ جدیان لێ ناداتەوە و ڕۆژانە بۆی کاریگەری چەکی کیمیاویەوە گیان لەدەست دەدەن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.